بەڵێ زیاتر قساکەین لەسەر فستیڤاڵی هەنار بۆ ئەوەی کە بزانین ئەم ساڵ فستیڤاڵی هەنار بە شێوەیەک بەڕێوە ئەچێت. ئەویش ئەرسەلان عابید سەرۆکی تۆڕی ڕێکخراوی هەڵەبجە کە هەشتمین فستیڤاڵیان ڕێکخستووە لەگەڵمان ئەبێت بۆ ئەوەی کە زیاتر سەبارەت بە فستیڤاڵی هەنار زانیاری وەربگرین. ئەم کاتت باش کاک ئەرسەلان، هیوادارم کە باش بیت و ئینشاڵڵا کە فستیڤاڵێکی پڕخێر و بەرەکەتە بێت. کاک ئەرسەلان، دیارە لە ناو راپۆرتەکە باس لەوە کرا. سپاس بۆ جەنابەت بۆ تەواوی بیسەرانی خۆشەویست. سپاس بۆ ئێوەش. کاک ئەرسەلان، دیارە لە راپۆرتەکە هاوکارم ئەڤین عەتا ئاماژەی بۆدا کە تەنیا جوتیارانی سنووری هەڵەبجە نییە کە ئەتوانن بەشدار بن، بەڵکو جوتیارانی دیکەش بۆ ساکردنی بەروبوومەکانیان ئەتوانن بەشدار بن. بەڵام دەمەوێت بزانم میکانیزمی بەشداربوونیان بە چ شێوەیە کە چەندێک پێش ئەوە ئەبێ ئامادەکاری بکرێت یاخود خۆیان تۆمار بکەن بۆی کە لە فستیڤاڵەکە بەشدار بن. بەڵێ زۆر سپاس. ڕاستی بەڵێ ئێمە وەگەوەی کە خواستمانە لە ئایندەی نزیکە دوورە ئەم فستیڤاڵە بەرەوە بە جیهانی بوون بڕوە، هەوڵمان ناوە دەرگای بەشدار بوون وەک جوتیار و خاوەن بەرهەم و پیشە کراوە بێت سەرەتا لە هەرێمی کوردستانە و ئەم فستیڤاڵەگوی بۆتە ساڵانە کەواتە ینی وە بەردەوامیشی وەرگرتووە. هیدی زۆربەی خاوەن پیشە و بەرهەمەکان خۆیان ینی پێشببینی ئەوواکەن کە ئەم ساڵش فستیڤاڵ هەیە و ئەکرێ. ئێمە زیاد لە 2 مانگ پێشتر جۆرێک لە ئاگاداری پێشوەختەیین کە ئەم ساڵ فستیڤاڵی هەنار ئەکرێ و پێشوازی و دەرفەتی بەشداری بۆ تەواوی پیشەوەران و جوتیار و خاوەن بەرهەمەکان لە کوردستانە هەیە. ئەمەشە بێتە ینی ئاگدارکردنەوەیەک بۆ خۆ ئامادەکردن و هەروە بەشداربوونش لە ڕێگەی ئەلکترۆنیەوەیە. هەر خاوەن پیشە بەرەمێکیش دەتوانێت لە هەر شوێنێکی کوردستانەوە یان لە دەروی کوردستانیش ئەگەر لە ئایندا چاوەڕوانی ئەو ئاستەین ئەتوانێت بەشدار بێت. زۆر باشە. کاک ئەرسەلان، ئەو بەرووبوومانەی کە نمایش ئەکرێت لە فستیڤاڵی هەنار مەرجە هەموو بەرووبوومەکان بەرووبوومە خۆماڵەکان بن؟ بەڵێ ڕاستی ئەمە ئامانجی سەرەکی ئەم فستیڤاڵە، بەڵێ پشتیوانیکردنی پیشەوەران و جوتیارانی خۆماڵین و پشتیوانیکردنی بەرووبوومی خۆماڵیە. بەڵام دیارە ینی کۆنتڕۆڵکردنی بە شێوازێکی تەواوی ئەم فستیڤاڵە بەرفراوانە کە ئەم مەرجە بشەست بێنرێت تا ئێستا بە شێوەیەکی تەواو نییە. کەمێک دەستکراوەیەک هەیە تا بتوانین بۆ ئاستە بگەین. سەرەتا بۆی ئەم فستیڤاڵە زۆرترین بەشدار بوو و دەرفەتێکی کراوە و ئەنی ناسنانی زیاتری بۆ بکرێت. کەمێک دەستکراوەی ئەبێت، بەڵام مەرج و تکا هەیە کە بێبەرووبوومەکە خۆماڵی بێ و زیاتر پشتیوانی و دەرفەت بۆ ئەو خاوەن پیشە و بەرهەم و هەنگەوان و خامانی دەستڕنگینی خۆماڵیە. زۆر باشە. ئەو کاک ئەرسەلان، ئەوەی کە گرنگیشە لەم فستیڤاڵە جۆری بەرهەمەکانە، جۆری و بەرهەمانی کە لێرە نمایش ئەکرێن چین؟ ئەم جارە چییە با بڵێن، یاخود جیاوازی ئەم جارە لەگەڵ فستیڤاڵەکانی دیکە چییە؟ ڕاستی هەمیشە چالاکی ساڵ لە دوای ساڵ ئەبێ لە ڕووی ئیدارەدان و ژمارە و ڕێکخستن و کوالەتی بەشداری پیشەوەران و جوتیار و خاوەن بەرهەمەکان بەرەو پێشەچێ. حتممەەوە بەرە پێشونێمە ئەم ساڵ بە سیمای ئەم ڕێکخستن و شێوازی بەشداریکردن و ئاستی بەشداریکردنەکەەوە بەڕوونی دیارە و دیارە بەرووبوومە پاییزیەکان زۆرچین ڕوبەری فستیڤاڵەکەیان داگیر کردووە لە هەنار و گوێز و هەنگوین و ئەم جۆرە بەرووبوومە پاییزی و خۆماڵیانە لەم سنوورە و لە هەرێمی کوردستانە و دواتر دەرفەتی باش ڕەخسێنراوە بۆ خانمانی دەستڕەنگین کە پێمان وایە کەمتر لە شوێنی کەو لە کاتی ترا ئەم دەرفەتەیان ئەبێ. ئێمە مەساڵ ینی بۆ نمونە فستیڤاڵێکی لەم شێوە ئەتوانێت لە ماوەی 3 ڕۆژە نزیکەی 100,000 گەشتیار و میوان و کڕیار بینە بازارێک کە خانم بتوانێت بەرووبوومی ساڵێک ئیشی دەستی ساڵێکی خۆی ساخ کاتەوە، کە ئەمەش ڕوبەرێکی زۆری فستیڤاڵەکەی داگیر کردووە و تایبەت ئەم دەرفەتەمان ڕەخسانەوە تا خانمانیش سوود لە کات و پیشە و بەهرەیان وەرگرن و دەرفەتێک هەبێ بۆ ساقکردنەوەی بەرهەمەکانیان وەک هاندێرێک بۆ بەردەوامبوونیان لەو کارە. باشە. پێتان وایە یاخود پێشببینی ئەوە ئەکەن کە ئەم ساڵ گەشتیارێکی زیاتر سەردانی پێشەنگاکە بکەن لە ساڵی پار، یاخود پێشببینەکانتان چۆنە؟ بە تایبەتی ئێستا باڵین کەش و هەوا خۆشیشە هێشتا ینی ئەو ساردە نیە. ئێمە بەڵێ زۆر ڕاست لە شەڕوانگەیەکەوە توانین بەڵێ پێشببینی کی گەشتارێکی باش بکەین لە ئاز چاوەڕوانیا بێت.
یەکێک لەوانە بۆ منە ژمارەی بەشداربوونی خاوەن پیشە و خاوەن بەرهەم و خانمانی دەسڕنگین و کە لە سەر تاسەری کوردستانەوە بە جۆش و خۆشێکی زۆرەوە بەشداریان کرد. ئێمە سەرتاویستمان لە 400 یەکە و 400 بەشدار بوو ینی ڕایگرین، بەڵام لەسەر خواست و داواکاری ئێستا نزیکەی 700 خاوەن پیشە و بەرهەم و جوتیار لە 500 یەکایجی کراوەتەوە کە ئەمەش لەسەر خواست و داواکاری و شاری بەشداربوونی ئەم خاوەن پیشە بەرهەمە بەڕێزانە بوون و هەروەها ئەنی ئەو خواستە زۆرەی بۆ بەربوومی خۆماڵی دروست بووە. ئەو دەنگدانەوە گەورەی لە میدیا و لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دەنگی دایەوە، ئەمانە بۆ ئێمە نیشانەیەکن کە چاوەڕوانەکرین بەشداربووەکان لە ساڵانی ڕابردوو زیاتر بێ. باشە کاگەرسەران ئەو کەپرە یاخود ئەو شوێنەی کە هەر جوتیارێک یاخود هەر خاوەن بەرهەمێک بۆ ماوەی ئەو سێ ڕۆژەتیا ئەبێت بە چ شێوەیەکە؟ ئایا بە بێ بەرامبەرە یاخود بە بڕی مەبلەغێکی ڕەمزیە بۆ ئەو سێ ڕۆژە؟ بەڵێ ڕاستی بە سوپاسەوە ئەم ساڵ بە ڕچاوکردنی وشکە ساڵی و قەیرانی وشکە ساڵی و کەمی بەروبوومی خۆماڵی لەلایەکەوە و بۆ پشتیوانێکی زیاتری خاوەن پیشە بەرهەمەکان حکوومەت هێرێمی کوردستان کۆی تێشووی ئەم فستیڤاڵی لە ئەستۆ گرتووە. تەواوی خزمەتگوزاریەکان یەکەکان و هەر پێداویستێکی تر کە پێویستیان بێ بەرامبەر بۆ جوتیار و خاوەن پیشە بەرهەمەکان ئامادە کراوە. بەڵێ جگەلەوەی کە فستیڤاڵەکە تیادا بەرهەمە کشت و کاڵەکان و کارە دەستیەکان تیا ساغ ئەکرێتەوە، هیچ جۆرە شالاکێکی دیکەشی تیا هەیە؟ بەڵێ ئێمە بەردەوام هەڵمان ناوە ینی تەنها جۆرێک لە بازارکردن نەبێ بەڵکو ئاوێتەکردنی هەم کەشێکی خۆشی پاییزی و هەم شوێنێکی سەوزی دڵگیر و هەروەها کۆمەڵک چالاکی هوەری بۆ نمونە سێ چوار پێشەنگای شێوەکاری تایە ساڕێ ئەوانش دەیان کتێبخانە و چالاکی معریفی و گفتوگوی لە فستیڤاڵەکە ئەبێت و هەروە چالاکێکی ئەسب سواری دوانزە سواری مەریوان لەگەڵمانە بەشدارە بن و بەپێی توانەش سێجێکی کراوە ئەبێت بۆ گفتوگۆ بۆ هەر بەرهەمێکی هوەریتر لەمە ئەم سێ ڕۆژە ئەگەر هەر دەستگا و دامەزراوەیەک بە پێویستی بزانێت و ئامادەیی هەبێت. زۆر باشە. یەک پرسیارم هەیە بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە کاگەرسەرانەویشەوەیەکە وەکو خۆتان ئێستا کە لە ناو هەڵەبجەن و هەڵەبجە بەناوبانگە بۆ هەنارەکەی، هەناری ئەم ساڵی چۆن ئەبێت؟ هەنارەکە هەنارێکی جوانە؟ بەڵێ ڕاستی جارە هەرە بێ بڵێم جوانە، بەڵام لەلایەکەوە وەکو پێشبینی کەش و هەواڵم کە کەشەوە بارانێکی باش بەڵام بە خۆشحاڵیەوە کە بەروبووم بەڵێ کەم بوو بەڵام کوالیتەکەی باشە، ینی بە دڵنیاییەوە جۆری هەناری ئەمساڵ هەنارێکی تایبەتە بێ و ئەگەر گەشتیاران میوانان ینی پێڕانەگەن بۆیان بەشیان نامێنێ. دەستەکانتان خۆش بێت. سپاستانەکەین کە ئەم بەیانیەکاتان بە ئێمەدا لە کاتێکەکە مەشغوڵن و خەریکی ئامادەکارین بۆ فستیڤاڵەکە. ئەرسەلان عابید کە سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجێ ئەم بەیانیە لەگەڵمان بووی، سپاس دەکەم.